ئێستا من بێنم بەیانی بەرپرس بە من ئەڵێ هاتووە بێنیت مەسوول لەگەڵی کاکە بێ بن شەریک بم لەگەڵتا ئەمە واقعەکەیە. چەند ڕۆژێکە نرخی گۆشتی سوور لە بازارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. ئێستا لە شاری سەیمانی نرخی 1 کیلۆ گۆشت لە نێوان 25 هەتا 27 هەزارە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ یەکێک لە قەسابەکان گۆشتفرۆشە دێرینەکانی ناو شاری سەیمانی قسە دەکەم، هۆکار و وردەکارەکەی لەگەڵ کاک مەولود ئەحمەد باسەکەم. کاک مەولود سپاس بۆ جەنابتان. بابەتێکی وردەکاریەکەم باس کرد. ئێستا نرخی گۆشت بۆچی لە هەندێک دوکان 24 25 جەناب فەرموو تا 27 ژەڕوا وانە؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان بەخێر بێن. بەڵێ زۆر تا 27 ڕۆشتووە بەڵام ئێستامێن بە 25 بەرخی ناسک جارێشین بە 26 چی بکەین گرانە لەمانەکە شتەکە زۆر زۆر گرانە. ئێستا وەکو حیوانەکە بڵین لە دەرەوە لە سووریا نایەت لەم لاولان نایە هەر بە ئەی خۆمانە ناوخۆی خۆمانە ناوخۆش بەش ناکە بەشی ئەم هەمووە ناکە. پێشتر بۆ نمونەکە گۆشت هەرزان بوو هۆکارەکە چی بوو وابزانام لە جۆرجیا و لە ئەرمینیا وانە؟ بەڵێ بەحەق لە وڵاتانە هات نییە ئەوانە ناوانە ئەم شەڕ باش پێتاوانە ئەم شەڕ و ئاڵۆزیەی نێوان ئەمریکا و ئێران و ئیسرائیل و بێت قوربان ئەوەش پەیوەندی پێوە هەیە بەڵام ئەوە ئێستا کە گران بووە و شەڕات زۆر ئەساسە تەمان پەیوەندی بەو شەڕەوە هەیە. ئەتی بەس ئێستا یەک شت هەیە لێرە ئێمە ئێستا جاران ئەیانهێنا خەڵک ئەیتوانی هەموو شتێک بێنێ. ئێستا کاکە هەش بەرپرسێکی بینی ئێستا من بێنم بەیانی بەرپرس بە من ئەڵێ هاتووە بێنیت مەسوول لەگەڵی کاکە بێ بن شەریک بم لەگەڵتا ئەمە واقعەکەیە. ئەمە واقعەکەیە خەڵک زۆر کەس هەبووە وتیانە کاکە با بیهێنین منە بێ شەریک بم لەگەڵتا بەهۆی وازی لە ئیشەکە هێ نابێ ئەوە نازەختی ئەگەر وازی لێ نابێ ئێستا هەموو کوردستانی تۆ حیوان بۆکو خۆڵ حیوانی تیا بوو زۆر زۆر حیوانیشی تیا بوو. ئێستا زیینە قەپان بە چەنەکە زیینە قەپان کاوەڕ بەرخ لە دەوری 11 بەرەو ژوورە کاوەڕی ناس جوان کیلۆ بە 10,000 دە و شتێک بەخوا تا دە نیو دە و ڕبعێک 50 کەم ئەوە قیمە بە 22,000 حەبل کەمە نەوەڵا بەشی مەطعەم ناکات ئەوەی شەیوا هەیە بیا پشتەمەزە حەبلەکە گرانەکەوێت وەڵڵای وەکو بیستمە ئەڵێن 28 و تا 30 ڕۆشتووە من نەمفرۆشتووە. بۆچی لە دەرەوەی شارەکان گۆشت هەرزانترە؟ یعنی بە نمونەیە ئێستا قەزای چەمچەماڵ وەربگرین کیلۆی گۆشت 70 ئەو پەڕیەشێتە 90,000. قوربان یەک عرض کەم ئێستا بڵە هەر شوێنێک ئێستا هەمووی ئەو بڵێ وا بەرەخسە لەبرێ کابرا ئەو دووگی لێ ناکاتەوە ئەو پەراسوی لێ ناکاتەوە بۆکو ئێمە نایە بە 80,000 ئەو دوگەنەیە بە حەبۆ 16 ئەو بە گۆشتەکەەوە ئەی فرۆشێ ئەگەر نێشی فرۆشێ لی بکاتەوە یەک ڕۆع کیلۆی پێوە بێت بای 5,000 کابرا نازانە خاتری گرتم بەڵام ئەوە لەوێ چۆتۆ سەر 25-26,000ەکە بەخۆشی نەزانیوە.